ئامانجی سەردانەکەم خەڵکوازانێ من بۆ پیرۆزبایی هاتوومەتە لای لەیلاخان نەهاتوومەتە ئێرە پیرۆزبایی لێ بکەم هاتوومەتە ئێرە سوپاسی بکەم سوپاسی بکەم کە ئەم ئەرکە قورسەی قبول کردووە کە ئەرکێکی زۆر قورسە کە پێم وایە چاوەڕوانیەکی زۆر هەیە لەسەر جەنابی چاوەڕوانیەکی زۆر هەیە لەلایەن هاوڵاتیانی سلەیمانیەوە لە شارەوانی سلەیمانی بۆیە یەکەم ئامانجی سەرەکیمەوەیە سوپاسی بکەم کە کەسێکی ئازایە کەسێکە هەمومان ئەیناسین جێی متمانەی هەمومانە و هەر ئیشێکی پێسپار دەبێت یاری ئیشێکی هەبوو بێ پێش وەختە سەرکەوتوو بۆ لی وە دڵنیام لەم ئیشەشە سەرکەوتووە بێ بەڵام بە تەنیا سەرکەوتوو نابێ لە کاتێکا سەرکەوتووە بێ ئەگەر بتوانێت ئەم مؤسسەیە گەورەیە ئەم مؤسسە گرنگە ڕێک بخاتەوە هەموو بەشەکانی بەگەڕ بخاتەوە بە شێوەیەک کە لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیان بێ من دیسانەوە متمانەی خۆم گومان نییە لە متمانەی من بۆ لەیلاخان ئەزانم ئەتوانێت سەرکەوتوو بێ لەم ئیشە و وعدی شەماوەتەیە کە هاوکاری بم لە سەرکەوتنی لەم ئیشە چکە سەرکەوتنی شارەوانی سلەیمانی سەرکەوتنی خەڵکی سلەیمانیە زۆر سوپاسی متمانە و پاڵپشت و پشتگیری بەڕێزیان بکەم کە ئیشەڵا ئێمە بەڵێنە دەین وەک پێشتریش بەڵێنمان ناوە کە ئیشەڵا لە ئاست ئەو متمانە و پاڵپشتی و پشتگیری بەڕێزیان و سەر جەمخەمخۆران و دڵسۆزانی شارەکەمان بین و دیرێخی ناکەین ئەوەی پێمان بکرێ بە زیادەوە ئەیکەین و پلان و بەرنامەی خۆمان بە بەڕێزیان ڕاگەیاندووە وەک چۆن پێشتر لە کۆبوونەوە بە بەڕێوبەرەکانی کە سەر بەم بەڕێوایەتی و لێ پسرایی بەشەکانی ئەم سەرۆکایەتی ڕاگەیاندووە کە ئێمە پلانەکانمان بەرنامەمان ڕوو لە خزمەتگوزاریە و ڕوو لە خزمەتکردنی سەرجەم هاوڵاتیانە بێجیاوازی و دەبێت پێمان وتون کە دەبێت دەرگای شارەوانی لەسەر پشت بێت بۆ خزمەتکردنی هەموو هاوڵاتیان